بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. كتاب أذكار إمام النووي يشكل كتاب زورنا يا بكان كزانان فرمويانا بعد دار واشتري الأذكار مالكت بفروشة بس كتابك أذكار بكرة. كتاب أذكار إمام النووي نسيتي برا لخير وبركت زور لخصمت أم كتاب أبوين ديش نسر آداب كاني قرآن وفرموي كتابي التبيان في آداب حملة القرآن بدرجين وسيوة بلام ليرة بكورتي آداب كان باسك مو فصلك من مو باسك آية خاني قرآن بلبر خيري زورترا يا لسر قرآن لسر مصحف خيري زورترا. أفرمي قراءة القرآن في المصحف أفضل من القراءة من حفظه. أجر إنسان قرآن لمصحفها بخيانة أجركي فضلكي زورترا جورترا لويك بحفظه بلا بركدن بخيانة. هكذا قاله أصحابنا أصحاب مذهب إمام الشافعي أوان فرموه وهو مشهور عن السلف رضي الله عنهم لا سلف صالح شو أو روايات كلا ومشهور ليانا. وهذا ليس على إطلاقه أمش بقشتينية بل إن كان القارئ من حفظه يحصل له من التدبر والتفكر وجمع القلب والبصر. أفرمي أجر طبعا أم يا سايق دائنا أفرمي السيري أم كسأكي طبعا هدف لخني قرآن شيء إنسان أجر هيج هدفي كيشي النبي هر أجري دسك بلام هدفي أسماء أو تيب فكري للقرآن تدبرك لخدمة قرآن بوي أفرمي هدف أمية أجر بلبر زياتر خشوعي ودروسه وتدبري أو بلبر بخيانة باشتره أجر لسر قرآنك زياتر بودروسه أو لسر قرآنك بخيانة باشتره كابو قصكي سلف رضا ورحمة خوان لبك أفرمون لسر مصحف خاندن باشتره بمطلقينية بالرهاينية أجر تدبر لسر مصحف زياتر بودروسه أو تدبرك اللي يبكى أجر هاتو تدبرك لسر بحفظ زياتر بود دروس أبو بحفظ بخيانة بلام لهمو حالة كان أقاد لي فالقراءة من الحفظ أفضل. أقر قراءة لسر قرآن كبير أجري تشاوكاني شدسك أجري ذهني شدسك مانو أبي وأجري زمان وهمو يدسك أقر بحفظ أجري تشاوكان وسير كني قرآن ومصحفها خوي بخوي أجري تايبتي خوي هي أقر هاتو هردوك شد بدل خيان دي يك شواز تدبر بدروسه بو لسه قرآن جاري بيك شواز القرآن كباشتره شو أجري شاوكش دس فما وهذا مراد السلفي أمش ما بستي السلفي صالح رضا ورحمة خوان لي أجنا مسلماني وهي بحفظ قرآن بخوانه تشيج لقرآنك زياتر أو بحفظ أي خوانه أجل لسه قرآنك تشيج زياتر ورقت تدبري لسه قرآنك لسه مصحفك أي خوانه كاميان زياتر يا بقدر يكبون أندازكيان أو كاتب بسر مصحف وبيخوانه باشتر وفضلك زياتر شو كتشاويشي ماندو أبي أجري تشاو كان شيء ورقري آية دنگ برسكرنو لقرآن إنسان دنگ برسكاتو دنگ نزم كاتو لكاتي قرآن تشيبك أفرمي آثاري زور هاتو باسي أو أكا دنگ برسكرو بقرآن هندي آثاريش من هاتو للروايات هاتو الله بنزمي قرآن بخوانا أيما تشيبكين أفرمي قال العلماء زانان فرمينا والجمع بينهما جمع كوكراوي لأنوان جمع كوكراوي لأنوان هردو الرواية كان فرمينا أجر إنسان بنهيني بخيانة أو دور أكيوته للرياء باشترة فهو أفضل في حق من يخاف ذلك كسق للرياء بترسه واباش بدنج نزم بخيانة. فإن لم يخف الرياء فالجهر أفضل أجر كسي للرياء نترسه بدنج برز بخيانة باشترة بلان بمرجك عزيتي هيج نوش خيانة ندى هیچ کسی خوتو یا هر کسی که خریکی کاری کی تر لو مجلسه عزت و آزاری هیچ مسلمانک نده. دلیل من چیه لوی که فضیلت لجهره بدنی برز بخونه باشتره. افرمی بو چی چون نفعکی زیاتره کسی که تر جوی لی ابی دار و دیوار جویان لی ابی طیر و طور جویان لی ابی هموی با اجر بو انسان نسل. أو صوتك اللي هوا بلاو أبيته هم أجر بو إنسان بلاو أبيته.
هەندێک جاریش بە دەنگی بەرز دڵی ئینسان ڕائەسڵەکێنە بەتاتی قاریئەکە خۆی وهای لێ ئەکا کەس ڕۆحی بجوڵێنێ دڵی بجوڵێنێ هەممی زیاتر کۆ ئەبێ فکری لەسەر قورئانەکە زۆرتر ئەبێ و گوێی خۆی گوێ لە سەوتی خۆی ئەبێتەوە چێژی لێ وەرەگرێ و هەندێک جار ئینسان خەواڵووە بەهۆی دەنگی بەرزەوە خەوەکەی ئەڕوە نەشاتی زۆرتر ئەبێ و هەندێک جار خەڵکی غێری خۆی کە خەوتون خەبەریان نەکاتەوە بەهۆی دەنگەکەیەوە هەندێک کەسی غافڵ بە ئاگا ئەهێنێتەوە کە ئەم قورئانە خوێنێ و نەشاتیش ئەدا بەو کە ئەویش بخوێنێ ئەفەرمێ ئەگەر هات و ئەم نیاتانەی هەبوو یان لە شوێنانێکا بوو کە ئەمانە ڕووی ئەدا دەی ئەوە جەهر باشترە بە دەنگی بەرز قورئانەکە بخوێنێ ئەوە زۆر زۆر باشتر کەوابوو کەسە دەنگخۆشەکان بە تایبەتی ئەبێ مجاهدەیەکی گەورەکەن تا لە ڕیا نەجاتیان نەبێ کە لە ڕیا نەجاتیان بوو ئیتر سونەتێکی زۆر گەورەیە بە دەنگی بەرز بە دەنگی خۆش قورئان بخوێنن سەیری ئەم زەمەنی جەفا وشکایی ئێمە مەکەن لە هەموو زەمەنی عوسمانیەکانە دیقەت بدە مەنەسات هەبوو بۆ خوێندنی قورئان لە مزگەوتەکان و لە غێری مزگەوتەکانیشە لە مستەشفە و خەسەخانەکانیشە هەبوو شوێنێکە بوو بەس قورئانی تیا خوێنە خەڵک تیا هادی خەڵک بە تایبەت ئەچوو گەنجی جوان جوان تاعینەکران دا ئەمەزران بەسەرە قورئانیان ئەخوێن ئەو تەواو ئەبوو کەسێکی تر ئەو تەواو ئەبوو کەسێکی تر خەڵکیش بە عام ئەچون گویان لەم دەنگە خۆش و ناسکانە ئەگەر چێژیان لێ وەرەگرن بۆیە دەنگ بەرزکردنەوە لە قورئانە فەزیلەتی تایبەتی خۆی هەیە هەر چۆن ئەگەر کەسێ لە ڕیا ترسا وەزانی تووشی ڕیا ئەبێ ئەگەر دەنگ بەرز کاتەوە با دەنگ بەرز نەکاتەوە بۆ خۆی خەریکی قورئان خوێندن بێ هەتا وەکو جەنگی ڕیا زاڵە بێ بەسەر ڕیاکەیە زاڵە بێ سونەت وهایە بە دەنگی خۆش قورئان بخوێنرێ و ئەلحانیش بدرێ بە قورئان بەڵام ئەفەرمێ زیاتر لە حەدی خۆی نابێت درێژکرێتەوە و ئەگەر حرفێ زیاد کرا لە حرفەکان یا حرفێ خەفی کرا بەهۆی ئەوەی کە سەوتەکە و لەحنەکەی ئەوە بێ ئەوە حرامە ئەی بە ئەنواع جۆری لەحنەکان کە ئینسان قورئان بخوێنێ ئەفەرمێ هەر هەمویان دروستە بە مەرجە ئیفراتی تیا نەکرێ و لە تەجویدی قورئان لا نەدا ئەگەر لایدا ئەو کاتە گوناهبارە بێ حرامە لەسەری بیخوێن حەدیثەکان زۆرن کە باسی جوانی سەوت و دەنگخۆشی ئەکەن و مەشهورن صحیحی تایە و غەیری صحیحی تایە لە ئادابی قراءەیە بەشێکیانم باس کردو ئەفەرمێ لێرە دووبارەی ناکەمەوە کەوابوو ئەوێ ئیمان پێمان بڵێ سەیری دڵت کە ئەگەر لەسەر مصحف دڵت بە ئاگایە لەسەر مصحف قورئان بخوێنە بە لەبەر دڵت بە ئاگایە بە لەبەر قورئان بخوێنە ئەگەر دەنگ بەرزەکەیتەوە دڵە بە ئاگایە و تووشی ڕێنابی دەنگ بەرزکەرەوە قورئان بخوێنە ئەگەر بە دەنگی نزم هەستەکەی چێژ لە قورئان زیاتر وەرەگری تووشی ڕێنابی بە دەنگی نزم بخوێنە ئەوە باشترە بۆ تۆ ئەگەر دەنگت خۆشە لەحنەکانی خۆت لە خزمەتی قورئانە بەکاربێنە زیادە ڕەوی مەکە و لە قاعیدەی تەجوید دەرمەچۆ چۆن تەزیینی قورئانەکەی قورئان جوانەکەی بە سەوتت هەوڵ بدە قورئان جوانکەی خۆی گەورە لە گوناهی منی شوێ ئەوژوو بورێ داوامە لە ذاتی پاکی پەروەردگار ئەم کەلیماتانەمان لێ قبوڵکە بیکاتە چرای ڕۆشنی ئێرەمان بیکاتە چرای ڕۆشنی ناوگۆڕمان بیکاتە چرای ڕۆشنی ئاخرەتمان خوای داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئێمە لەبەر خاتی تۆ لە خزمەتی ئەم فەرمایشتە جوانانە کۆبووینەوە دەیا ئیلاهی ئەمە بکەرە فەزیلەتێکی زۆر گەورە لە ڕۆژی قیامەتە بەهۆی ئەم کەلیماتانەوە بەرزمان کەرەوە یا رب العالمین آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خوي قال لقناه من الشيء وجبوري خوالي من قبولك وموفق بني يا رب